نزیکەی دەمانگە هەڤاڵ ئیدریس سەلیم ئەندامی ئەنجومەنی تەڤگەری ئازادی لە هەرێمی هەولێر دەستگیر کراوە لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بەبێ هەبوونی هیچ ڕێکارێکی یاسایی و بڕیاری دادوەر و هیچ مادەیەکی دیاری کراو. هەڵبەتە نزیکەی مانگێکە تەڤگەری ئازادی و بنەماڵەکەیشی هیچ ئاگاداریەکی لە ڕەوشی تەندروستی و ژیانی هەڤاڵ ئیدریس نییە. چونکە بەر لە مانگێک کەسوکارەکەی بینیوێتی ئەو کاتە لە مانگرتنا بوو تەندروستی زۆر خراپ بوو. ئێستا لە دوای ئەوەوە بە بیانووی ڕەوشی تەندروستی کۆمەڵگا و هەبوونی کۆرۆنا جارێکی تر ڕێگری لە سەردانی زیندانیان دەگیرێ و لە هەمان کاتە بەر لەوەش بە چەند جارێ بە هۆکاری نادیار ڕێگریان کردووە لەوەی کە کەسوکارەکەی بیبینن لە هەمان کاتە ڕێگری کراوە لەوەی کە پارێزەرەکەی بیبینێ. ئێستا لەم کاتەدا بە تایبەتی ئێمە زۆر ینی گومانمان هەیە لە مان و نەمانی هەڤاڵ ئیدریس و گومان هیچ لەوەدا نییە کە ئەگەر لە ژیاندا بێ ینی ڕەوشی تەندروستی زۆر مەترسیدارە. ئێمە بەهۆی ئەو ڕەوشە تەندروستی گشتی کە هاتووە هەمومان نەزانین بە پێی ڕێنمایی تەندروستکاران ناکرێت لە جێگە قەرەباڵەخەکاندا مرۆڤەکان پێکەوە کۆ ببنەوە و لە هەمان کاتا بۆ کەسانەی کە هەم تەمەنیان هەیە هەم نەخۆشی درێژخایەنیان هەیە مەترسیدارە توشبوونیان بەو نەخۆشیانە. هەڤاڵ ئیدریس هەم کەم ئەندامە هەم نەخۆشی درێژخایەنی هەیە و چارەسەری هەیە ماوەیەکی زۆرە چارەسەریەکانی وەرنەگرتووە بەرگری زۆر لاواز بۆ چونکە لە مانگ زیاتر لە مانگرتندا بۆ تاو کاتە ئێمە ئاگەمان لێ بۆ کەواتە ئێستا کەسێکی کە زۆر ڕەوشی ژیانی لە بەردەم مەترسیدا بێ هەڤاڵ ئیدریس سەلیمە کە لە زیندانەکاندایە. نزیکەی مانگونی وێکە بە هیچ شێوەیەک سەردان نەکراوە و سەردانی قەدەغە کراوە چ پارێزەر چ ماڵ و کەسوکاری. بەڵام جاروبار تەلەفۆنی هەبووە ئێستا ماوەی 20 ڕۆژە تەلەفۆنیشینە ئەمە وای کردو گومانەکانی ئێمە زیاتر بێ لەوەی کە هیچ ئاگامان لە ڕەوشی تەندروستی نە چونکە ئەگەر بێت و ڕەوشی تەندروستی ئەو باش بێ هیچ بربەستێک نییە بۆ پەیوەندیکردنیان تەلەفۆن ئاگاداری بە بنەماڵە تەنانەت داوای ئەوەی کردبوو 20 ڕۆژ پێش ئێستا کە پارەی بۆ ببرێت بەڵام تا ئەم ساتە نەتوانراوە نەبیبینرێت نە پارەی پێ بگەێنرێت. ئێمە پێشتر جێگری سەرۆکی هەرێمان خستە دەورەوە کە بتوانێت هەواڵمان بۆ بزانێ بەڵام بەداخەوە ئەویش نەیتوانی کە کارێک بکات ئەوەی لە دەستی بێ. لە ئێستادا لە چەند ڕۆژی ڕابردوو لە سەرەتای هاتنی ئەم ڤایرۆسە و خراببوونی ڕۆژی تەندروستی کۆمەڵگاوە ئێمە پەیامێکمان نووسی و پەیامێکمان ئاڕاستەی هەرسێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان کردووە. لە ئێستادا چاوەڕوانی وەڵامی ئەوانین و هیوادارین کە وەڵامەکەیان ئەرێنی بێت چونکە نەدۆخی هەڤاڵ ئیدریس نەدۆخی کۆمەڵگاکەمان نەدۆخی سیاسی و کۆمەڵایەتی ڕەوشی خەڵکی باشووری کوردستان ئیدی لەوە زیاتر هەڵ ناگرێکە کەسێکی بەم ڕەنگە بە ساڵان زیندانی دەستی ڕژێمی لە ناوچوو بوو بێ زیندانی سیاسی بوو بێ کەم ئەندام بێ پێشمەرگەی دێرین بێ هەموو بنەماڵەکەی قوربانی و کەسوکاری شەهید بێ ناکرێت لەوە زیاتر لە زینداندا ببێ تاوان بمێنێتەوە. بۆیە ئێمە داوامان لە هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێم هەیە پەیامەکانمان ڕەچاو بکەن و هەرچی زووە هەڤاڵ ئیدریس ئازاد بکەن. هەڵبەتە هەتاوەکو زیاتر لە 8 مانگیش هیچ بەڵگەیەک هیچ مادەیەکی بۆ دیاری نەکرابوو هەتا بەڵگە بخرێتە ڕوو و دادوەری نەبینیوە هەتا ئەم ساتش دادوەری نەبینیەوە. بەڵام لە دوای 8 مانگ و 9 مانگەوە ئێمە لە نەتەوە یەکگرتوەکان بیستمان کە گوایە وەڵامێکی وا دراونەتەوە کە بە مادەیەکە تێکدانی ئەمنی قەومیە. هەڵبەتە ئەمە بۆ هەموو نارانی دەسەڵات بۆ هەموو خەڵکێکی ئۆپۆزیسیۆن بۆ هەموو ڕایەکی ئازاد ئەم مادەیە بەکار ئەهێنرێ وەکو مادەیەکی لاستیکی بۆ خەڵکانێکی ناڕازی خەڵکانێک کە ڕخنیان بە زمانی گوڵ تەنانەت گرتووە. لەبەرەوە هەڤاڵ ئیدریس هەتا ئێستا دادوەری نەبینیوە هەتاوەکو بەڵگە بخاتە ڕوویان بێت تاوانی خۆی بسەلمێنیان تۆمەتێک هەبێ بۆ تاوانبارکردنی ئەو هیچێکێک لەمانە بوونی نییە کە ئەمە ئەو پەڕی بەیاسایی ولادانە لە خودی یاسا. ئێمە ناچارین ئەم جارە شەقام بەکاربێنین و پێمان وایە خەڵکێکی زۆر ئێستا دەنگێکی زۆری ناڕەزایەتی هەیە کێشەی موچە هەیە کێشەی بژێوی ژیانی خەڵک هەیە. ئێمە بەردەوام لەناو خەڵک داین بە تایبەتی لەم دۆخەدا لەگەڵ خەڵکی هەژار و بەسەرکردنەوەی خەڵک داین ئاگامان لە تووڕەبوونی خەڵکە لە حکوومەتی هەرێمی کوردستان. بۆیە هەرچەندە ڕەوشی تەندروستی و ڤایرۆسێک لە ئارادایە مەترسیدارە بەڵام میدی زۆر خەڵک هەیە لەوەی کە پێی وایە کە ڤایرۆسی برسێتی ڤایرۆسی نەبوونی ڤایرۆسی ئازادی نەبوونی ئازادی زۆر قورسترە لەو دۆخەی کە ئێستا بەسەر ئێمە سەپێنراوە. بۆیە
ناچارین ئێمە پەنا بۆ جوڵاندنی شەقام بەرین وەکو کۆتا کارتی فشاری ئێمە کە هەموو هەوڵێکمان لە ڕێگەی سیاسی لە ڕێگەی یاسایی لە ڕێگەی تەنانەت پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یاسایی هەموو ڕێگایەکمان گرتە بەرکە وەڵامێکمان نەبێ ئێمە ناچارین پەنا بۆ شەقام ببین ئەگەر چی دۆخی تەندروستیش گونجاو نییە.